بەنای خۆی بەشندە مێرەبان سڵاتان لە بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆ دەمەوێت بەرنامەکەم تایبەت بێ بە قوتابیان و خوێندکاران ماوەیە کە زانکۆکان داخراوە نەمتوانیوە بچم بۆ نێو زانکۆکان بۆ ئەمڕۆ لە شوێنێکم کە بەشێکی زۆری خوێندکار و قوتابی هاتوون لێرە سیمینارێکی بەرفراوانەیە گوێ لە سیمینارەکە بگرم بۆی بە دەرفەتی دەزانم قوتابیان بدوێنم سەبارەت بە ئاستی دابەزینی زانست و زانیاریەکانیان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو خوێندن بە هیچ شێوەیەک چ لە خۆناغەکانی سەرەتایی و بنەڕەتی چ لە زانکۆ و کۆلێژەکان خوێندن تەواو نەکراوە بۆی ئەمڕۆ دەمەوێت تاوتوێ لەگەڵ قوتابیان بکەم تا چەند کاریگەری بەسەر ئاستی زانستیەوان هەبوو و بزانینەوان سوودیان لە خوێندنی ئۆنلاین بینیوە کە لە بەشێکی زۆری زانکۆکان خوێندن ئۆنلاین بووە. تاوتوێ قوتابیانەکەم قوتابیان بۆیە وەردەگرم ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا دوو کۆرسە بە تەواوی خوێندکاران نەچوونەتە هۆڵەکانی خوێندن. تا چەند ئەمە پێت وایە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت؟ بێگومان کاریگەری زۆر هەیە. بەڕاستی زۆر کاریگەریەکی سلبی دەبی لەسەر بواری خوێندن. ناو دەرسەکەی بەمەی دەگو ئەوها ئیستیفادە لێ ناکەن دەبی پرسیار لە مامۆستای بکەن. بۆ خۆمان کۆمەلگایە چین ئەگەر تەژیعمان نەبیتنەوە ئەمە سار دەبینەوە. هەوڵ دراوە تەنها بۆ دەرچوون ئێمە بین بۆ ئێرە نەک کە فێر بین. ئەگەر داکوباب مەزبوط نەبی لەگەل منداڵەکەی لە دوی نەبی ئەو منداڵە ساڵێک بەپاش دەکەوی. هەندێک زار هەیە لەبەلایانی مادی ناتانن کارتی ئینتەرنێتی بکڕن یعنی ناتانن ئەتێندی ئەو کلاسەی بن کە بە ئۆنلاین هەیە. خوێندن دواکەوتووە ینی لە کاتی خۆی دواکەوتەوە ئەم ساڵ بە تەواوەتی خەریکە ساڵێکی قوتابی لە ناوەچی ئەمە تا چەند کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابی دەبێت؟ خۆی لە هەرێمی کوردستان بابلم لە حکوومەتی کوردیەوە ساڵ بە ساڵ خوێندن بەرەو پاشەکشێ دەڕۆی ئاستی زانستی قوتابیان بەرەو دواوە دەڕۆی بەڵام ئەمە 2 ساڵە بابلم بەهۆی ئەو پەتای کۆڕۆنا و ڤایرۆسی کۆڕۆنا یەکجارتر ئاستی زانستی قوتابیان هەم قوتابخانەکانیش دابەزیوە. ئەگەر بێت و عیلاجی ئەم بابەتەیە نەکرێن ئەگەر بێت و چارەسەر نەکرێت پێ دوایە داهاتوو قوتابیانمانیان جیلێکی چۆنمان بۆ پەروەردا بێ؟ من پێم وایە لە داهاتوودا ئەوە زیاتر ڕوون دەبێتەوە بۆ خەڵکی کوردستان کە لە دەستدانی پرۆسەی خوێندن لە دەستدانی مەسەلەن خوێندن لە ناوەندەکانی خوێندندا کاریگەری لە داهاتوو زیاتر بەدەردەکەوێت پێم وایە خراپ دەبێت لە کوردستان. ئێستاکە چەند مانگێکمان ماوە بۆی کە کورسی دووەم بێواتە مانگێک کەمتر لە مانگێکمان مایە حکومەت دەتوانێت بە مانگانەی کە لە بەردەستیەتی بە پلانێکی تۆکمە قەرەبوویە و وانەیەنی ڕوانە ڕۆیشتەکانی ڕابردوو بکاتەوە؟ بەدڵنیاییەوە بەلای خۆمەوە نەخێر ناتوانێت قەرەبوو بکاتەوە چونکە ئێمە هەمومان ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بووین و خوێندنمان تەواو کردووە با بڵێم کە ساڵانە هیچ ساڵێک نەبووە لە کە ساڵی ئاسایی بووە ساڵی ئاسایی خوێندن بووە منهەج بە کامل بخوێندرێ بۆیە بە قەنعاتی خۆم ناتوانرێت بەو پەلەپەلەیە بتوانرێت منهەجی خوێندن تەواو بکرێتن. بێگومان وەکو ئەوە نییە کە تۆ دەچیتە جامیعە و گوێ لە مامۆستاکانەگری بەڵام لەوەش هەر باشترە کە تۆ هیچ زانیاریەکن نەبێت لە سەریان هەرچۆنێ نەبێت تا ڕادەیەکی کەمیش بەرچاوڕوونیەک بوو بەڵام باشتر بوو لەوەی کار هیچ نەبین. چۆنت خوێن لە ئۆنلاینەکەیە کیسکێشە و گرفتی ئینتەرنێتەوە بابەتانت بۆ دروست بوو؟ بێگومان کێشەمان زۆر بۆ دروست دەبوو بە تایبەتی کاتەکان دیاری نەکراو بوون زۆربەیان بە شێوەیەکی ئەلکترۆنی بۆمانە هات ئەگەر پرسیارێکیشمان هەبا هیچ نەمان دەتوانین ئاڕاستەی مامۆستای بکەین دوای ئەوە کە هاتینەوە بۆ جامیعە چەند پرسیارێکی تایبەتمان هەبوو ئێمە بە هیچ شێوەیەک نەمان دەتوانین بچینە لای مامۆستا پرسیارەکانی خۆمانی ئاڕاستەکەین لەبەر ئەوەی وت مەجالی ئەوەم نییە یانیش دەیوت بابەت تێپەڕیوە بەڵام تا ڕادەیەک پێم بڵێ ئەگەر خوێندنەکە بۆ شێوازە بەردەوام بێ بە ئۆنلاین بەردەوام بێت تۆ کە لە خۆناغی دووی کۆلێژی بە تەواوەتی سوود لە زانستەکە بینی؟ بێگومان نەخێر تەنها دەرچوونە بەس دەرچوون ئێمە تا ئێستا هاتووم کۆلێژ هاتووم تەنها هەوڵ دراوە بە شێوەیەکی گشتی کە من باسەکەم هەوڵ دراوە تەنها بۆ دەرچوون ئێمە بین بۆ ئێرە نەک کە فێر بین. خۆی ئەوە گرینگە پار وەک ئاشکرایە پار دەوامێکی وانەکرا تەنها ئەوە نەبێ بە ڕاپۆرت ئێمەیان دەرچوان نەکو ئەوەی زانیارێکی گشتیمان هەبێ زانیارێکی خۆمان پێ بە بتوانین لە پۆلا لەگەڵ مامۆستاکان و هاوڕەکانی خۆمان ڕاوێش بکەین.
تەنها دەرچوون بوو ئەنی ئەگەر بێتەوە ساڵیش ئۆنلاین بێ هەر دووبارە هەمان کێشەکانی پارتان هەمان بۆ کێشە دووبارە دەبێتەوە تەخەڕۆز دەکەین بەڵێ ناقی دوشتەوەکی تو هێشتا زانکۆ هیچ زانیاریەکمان نییە لەسەری قەیدی زانکۆ بینینەکەش ناکە بەڵام زانیارێکی وامان نییە من کە لە داهاتوودا ئیشەڵا بم بە مامۆستا تەلەبێ دێتە بەردەسم ئەوەیکی ئێستا فێری نەبم ناتوانم فێری ئەویشی کەم لەوەیە دوای 4 ساڵی تر دنیاکە بە جۆرێکی تر بێ من کە بە ئەلکترۆنی دەرسەکان وەرگرم بە ئۆنلاین دەرس بخوێنم ئەی ئەو مناڵە ئەو ناتوانێت بە ئەلکترۆن و ئۆنلاین دەرسەکە بخوێنێت تا چەند سوودت لەم ئۆنلاینە بینی والله هەر سەدادەیەک بەقەت کەمپەس نەبوو هەر سەدادەیەک مەرحەلە چەندی دوو مەرحەلە دواتە لە قۆناغی دووەمی ساڵی پاریش بەشێکتانە ئۆنلاین بوو ساڵی پار بەشی زۆری یعنی کە بووە کە کەرنتین بووە کەرنتین هەندێکمان بە ئۆنلاین کرد دوای هەر نەمان کرد بە ئۆنلاینیش نەمان کرد تۆ لە چ بەشێکی بەش پزیشکی گشتی پزیشکی گشتی واتە بیتە دکتۆر باشە پێم بڵێ بووم بە دکتۆر بە ئۆنلاین چۆنە ئیتر بە تەواوی سوودی لێ بینی ئۆنلاین عیادەی دابنین ئۆنلاین هەرال باش داواکە کە ببێتەوە کامپس و بستنەوە ناو زانکۆ والله هەمومان داوامان کرد بەس خبڵی ناکەن تۆ پێم بڵێ لە چ بەشێکی من لە بەشی دارایی بانک کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری زۆر باشە هی تۆش بەشێکتان ئۆنلاین بۆ خوێندنەکانتان تا چەند سوودت لەم خوێندنی ئۆنلاینە بینی ڕاستی کەمێک ناخۆشە لە ماڵەوە دانیشی و بەبێ ئەوەی لە قوتا بەبێ ئەوەی لە زانکۆ بیت لەگە هاوڕێکانت بی باشتر لە بابەتەکان تێدەگەی لە ماڵەوە ئیسعاز دەبیت و یعنی جوانتر پرسیارکردن لە مامۆستا ناکرێت و جوانتر کاریگەری لەسەر ئاستی زانستیەوە بێگومانە و زانستی کە لە ئۆنلاین وەریەگرێت لەگەڵەوەی کە لە کەمپس وەریەگری فەرقی هەیە بە دڵنیاییەوە جیاوازی دەبێت تۆ بڕوبەڕوو لەگەر مامۆستا دابنیشی و پرسیار و وەڵامت دەبێت بەڵام تۆ لە ماڵەوە دانیشی بە ئۆنلاین بخوێنی بۆ نمونە ناتوانی بچی زانیاری زیاتر وەگری لەسەرەوەکان داواکاری چی پێم بڵە داواکاریمان ئەوەیە وەکو وەزارەتی خوێنی باڵاش بەڵێ ببێتەوە کەمپس و ئۆنلاینەکە یعنی کەمتر بکرێتەوە ئەگە بشکرێت بۆ نە کەمتر بکرێتەوە ئەوها ڕێشتر لە ئۆنلاین بۆوانە تۆ پێم بڵێ نێوانە چۆنە لەگەڵ ئۆنلاینە والله ئێمە کارژێری کارە بە ئۆنلاین ناکەین هەفتەی جارێکە دەچین بۆ ڕۆژە چن بۆ دا بەڵێ باش لەم ڕۆژەیە بە هەمووانەکان ڕاگەن والله ئێستا کەمترە خوێنین ینی هەموو مەعازر هەموو بابەتەکان نەخوێنین لێک ڕۆژ تۆ چەند مناڵت هەیە و هیچیان چوونەتە قوتابخانە طبعا سێ منداڵم لە مەدرسەنە صفي بلين الابتدائي والمتوسطة أوج دمانة وصار برا لبرا غزة إن شاء الله طبعا هيك يعني تا وصارش نيجي خندنا جنيا ما عدا أونلاين كنا بأونلاين كاش استفادة إنية أونلاين استفادة اللي كردوه لا هي استفادة اللي أنا كرت هلا كان يتشي أونلاين لبر أتوقع لبرد ساي مع مستعين بي مع مستبران برد نبيتن أتو بتسحارتك لو كاتبة تاتي ورناقرتن أقرب أونلاين بيتن ورقدنا كي زوز أحمد دبيله بالطلبة. طلبة كان يكون سرتاين وانيا؟ سرتاين هي متوسطة شوية. هي كان استفادة يعني. واقع بيستفادة لنا كي لبروي تو أونلاين كاكوتشونيا لبرامبري مع مستاك بسيارك اللي بكات مشاركة هبيتن لقى مع مستاي يعني لقى طلبة كي بلادر ناكرتن. باش استيزانستيان دادا بزي براي تو قربت. بوشي وزي يستابر. سطع دادا بس ما مشكلة شو جورة المعنى كاكونا خوشي ودلي دكاتن صار شيء بقربان بكي باشتر برا إيمن. إنك مشاكل اللي كلا بالصحيح تابي. صار سرتي براي تو صار سرتي. برا من أم صالح بكينا قرباني باشتر إنك بين المشاكل جورة القوانا كلام مردين اللي تبعه. قررنا وشيا. هستيار. كاكستيار حزل ليه بتشي تقطع خانة والروزة؟ حزل ليه؟ أتأسنا شوي؟ لا. أشوف على قل دايشان سبكم أمانة وصال هيشان خويندو بأونلاين وأمانة. والله دخوينن. بەڵام مەگەڵ قوتابخانە نییە وەنیە کە تو لە قوتابخانە ڕۆژ بە ڕۆژ دەچن واجبەکانی خۆیان دێنەوە ئەرچی ماڵەوە جێبەجێ دەکەن مەزبووتر دەخوێنن بەڵام کە ئۆنلاینەکە ڕاستەوخۆبایە زۆر باشتر دەبوو کە یعنی سەعات هەشت وەکو چۆن دەستنە قوتابخانە هەشت بەیانی دەست پێ بکات تا 12 نیوەڕۆ ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستای خۆیان بوونە ئەوها ئیستیفادەی دەکرد بەس ئێستا کە لەگەڵ مامۆستای خۆیان دینە هەر وەختەکە بیانەوێ زۆر جار کە پێشیان دەڵێ دایە تااقەتم نییە جارێ وەختی نییە جارێ حەزم لەو گەمەیە بکەم
ئەوە استفادەی وای نەکردیە خوێندنیان کردیەکەوە ماوەی 2 ساڵە بەتاکید زۆرش کاریگەری هەیە ئەنی ئەگەر داکوباب مەزبوط نەبی لەگەل منداڵەکەی لە دوای نەبی ئەو منداڵە ساڵێک بە پاش دەکەوی و بگرە خوێندنی پاریان لەبیر چوویتەوە وەنیا زۆرش تەسیری لەیان کردیە ئێستا ئەوە کە دەمانویست بینێرینە ڕەوزەی ینی هەتا ئێستا نەچووە دامان نایە گەڕەوزە نەکرێتەوە ساڵە چیتکە نابی بستە مەکتەبێت چکە گەڕەوزەی نەکردبی مەکتەبەکە هیچ استفادەی لە بۆی نییە کەواتە ساڵێک لە تەمەنی بە پاش دەکەویتن لە قۆناغی خوێندنی 2 کۆرسە بە تەواوی خوێندکاران نەچوونەتە هۆڵەکانی خوێندن تاچەند ئەمە پێت وایە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت بێگومان کاریگەری زۆر هەیە بەڕاستی زۆر کاریگەریەکی سلبی دەبی لەسەر بواری خوێندن ناو دەرسەکەی بەمەی دەگو ئەوها ئیستفادەی لێ ناکەن دەبی پرسیار لە مامۆستای بکەن بۆ خۆمان کۆمەلگایە چین ئەگەر تەژیعیمان نەبیتنەوە ئەمە سار دەبینەوە هەوڵ درراوە تەنها بۆ دەرچوون ئێمە بین بۆ ئێرە نەکە فێر بین ئەگەر داکوباب مەزبوط نەبی لەگەل منداڵەکەی لە دوای نەبی ئەو منداڵە ساڵێک بە پاش دەکەوی هەندێک جار هەیە لەبەر لایانی مادی ناتوانن کارتی ئینتەرنێتی بکڕن ینی ناتوانن ئەتێندی ئەو کلاسەی بن کە بە ئۆنلاین هەیە تقریبا ساڵی پار بەشێکی خوێندنمان ڕۆی ئەم ساڵی ژەوە نیوە بووە تا ئێستا بەشێک لە زانکۆکان دەستیان پێ نەکردوتەوە قوتابخانە سەرەتاییەکان هیچ بڕیارێکیان بۆ نەدراوە تا چەند ئەمە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت بێگومان کاریگەری زۆر هەیە لەسەر پەروەردە و خوێندن بە تایبەتی کۆتا قۆناغەکانی کۆلێژەکان بۆ نمونە من ئێستا قۆناغی پێنجی کۆلێژی دەرمانسازیم کە ساڵی پار کۆرسی دووەمان هەمووی لێ ڕۆیشت ئەو ساڵیش تقریبان هەمووی منهەجەکان بە پسڕی خوێنی بۆی کۆڕۆنا و بۆەوەی زۆر کۆنتاکتمان نەبێ هەفتەی 3 ڕۆژ دەڕۆینە دەوام تەبعاً دەبێ پلانێک هەبێ بۆەوەی ئەو دەرسانێکە لێمان ڕۆیشتەوە بۆمان تاویز بکرێتەوە جاتا ئێستا نازانم پلانی خوێنی باڵایان کۆلێژەکان ڕاگراتی پلانیان چیە بۆ تاویزکردنەوەی ئەو زانستدانیانە کە لێمان ڕۆیشتووە تەبعاً دەبێت بە خۆمان هەوڵ بدەین قەرەبووی بەشێک لەوەی کە لێمان ڕۆیشتە بیکەینەوە بەڵام دەبێت پلانێکیش هەبێ بە تایبەتی بۆ ئەو قوتابیانە کە لە بنەڕەتین ئەوان ینی ئەو کاتانە کە لە مەکتەب بوون شتێکی وایان پێ نەبوو جا ئێستاکەەوە ساڵ و نیوێکە لە ماڵەوەن بە تایبەتی هەموو دایک و بابێک توانای ئەوەی نییە دەرس بە مناڵەکانی بداتوانە ئیشەڵڵا دەبێت پەروەردە پلانی تایبەتی هەبێ تا چەند پێی وایە کاریگەری بەسەر زانست و زانیاری قوتابیەوە بۆ دواکەوت سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم وەڵایی بە نسبەتی خۆم کە مامۆستای قوتابخانەم کاریگەرێکی زۆر لەسەر قوتابیانەوە تا ڕادە قوتابیانی زانکۆ پێی مانگە خوێندەوارن بەڵام قوتابیانی قوتابخانەکان بۆ نەپۆڵی 1 و 2 3 کە تازە فێرە خوێندەواری دەبی کاریگەری زیاترە دەبێت پلانێک هەبێتن بۆەوەی تۆ ینی تعویزی ئەو ڕۆژانە بکەیتەوە ڕۆیشتون لە دەست قوتابیان چووە مەساژبی باشە زانی خۆناغی 1 و 2 3 بناغەیە ئایا بناغەیەک بە ئۆنلاین دادەدرێت وەڵایی 100% نەخێر 100% چونکە لۆ قوتابیەکانمان ئێستا کە هەمووی لەوانەیە نەتوانێت مەسەرەن ئامێرەکان بەکاربێنن خاستن پۆڵی 1 و 2 3 سەرەتایی ینی شارەزایەکی لە تەکنۆلۆژیا هەیە وایە نە بەکارهێنانی ئینتەرنێتیش تا ڕادەیەک ئەمە پێشتر لە قوتابخانەکان نەسیحەتی قوتابیانەوە دەکردکەوە بەکارهێنانی ئینتەرنێت کاریگەری خراپی لەسەرتانەیە خاستن لە دوا ڕۆژە کە لە ڕووی پزیشکیەوە لەوانەیە دکتۆر باشتر بزانیتن کاریگەری خراپی دەوی وایە بەڵام ئێستا کە بە ئۆنلاین کە خوێندنەکەش کراوەتە ئۆنلاین ینی بەڕای من ئەو ئامانجێک کە خوێندنی پەروەردە هەیتی ناپێچێ ئامانج ئەمە یعنی ڕۆشنبیری بەکارهێنانی ئینتەرنێت و ئامێرە ئەلکترۆنیەکانیش هەبێ بۆی کە فعلەن بۆ زانست و زانیاری سوودی لێبین یان شتێکی وا فێرکراون لە قوتابخانە بەدڵنیاییەوە نەخێرا من خوشکێکی بچووکمە ینی چەندەها بەرنامە و شتی خوێندنمان بۆ ینی داخلی مۆبایلەکە کردووە بەڵام بەکاری نایەنێ هەر ئەوەندەیکەوە ئاگادارین ئەوانە بەکاردێنی کە ئاگامە لێی نەمە یەکسەر دەچێتە سەریاری و شتی تریانی شتی لاوەچی دکتۆر ئەو ئۆنلاینی کە ڕێکیان خست و بەشێکی خوێندنەکە بوو بە ئۆنلاین ابتدایی کە بەشێک لە قوتابخانە ناحکومیەکان و بەشێک لە زانکۆکە تا چەند پێ دوای قوتابی سوودمەند بووە لەم ئۆنلاینەیە وەڵای یەک بەخۆم لە زانکۆکەی ئێمە کە ئەو سیستەمە فەشەلیێنە چونکە ڕۆژێک هەبوو مۆدڵیان بۆ ئێمەدانا بوو ڕۆژێکە بوو ئیشی دەکرد ڕۆژێکە بوو ئیشی نەدەکرد ینی هەفتەیەک پشویان دانویست بەرنامەکە ئەبدێتکەنەوە بەڵام لە کۆتاییدا نەکرا چونکە بەڕایبەتی ئەو بەشانێک کە بەش پراکتیکی هەیە
دەکرێتن ینی قوتابیەکە لە خودی هۆڵەکان ئامادەبێ بۆی بەدەستی خۆی بەکردداری شتەکان بکە نەگەوەی بە ناوزاری وەریگرێ و چکە ئەمە تا 5 ساڵی زانکۆ کە شتەکان وەردەگرین هەمووی بە ناوزەری وەردەگرین دەبێ ساڵێک یان دەرسێکمانیش هەبێ بۆی بەکردداری بڕۆین بە عملی بکەین چکە ئەو سوودی زیاتر ئەمێنێتەوە بە شێوەیەکی وانە. چونکە ئەگەر من خۆم ئەگەر هەر کەسێک تاکێک بیەوێ زانستێک لە دەروێ زانکۆ بەدەست بێنێ شتێک هەیە پێی ئەڵێن ئەنتەرنێت کە دەتوانین لە گۆگڵ ئەو شتەی ئەتەوێ بەدەستی بێنێ مامۆستایەک زۆر بە جوانتر بۆ شەرحەکە. بەڵام ئەوەی کە ئەتۆ لە هۆڵەکە دادەنیشت و دایرێکت لەگەڵ سێنس ینی هەستەکانن لەگەڵ مامۆستا بەشدارە بە تایبەتی ئەوە سوودی ئەمێنێتەوە لە هەزر و بیرت ئەمێنێتەوە لە بیری ناکەیت. چارەسەری مۆزا چۆنەکرێت پێویستە چی بکرێت و ئایا پێویستمە بە بڕیاری بەپەلە هەیە بۆ مۆزوع؟ وەڵایی بەڕای من پەروەردە گرنگترین سێکتەرێکەوە کاریگەری لە ناو کۆمەلگادا هەیە. بۆیە بەڕای من لە جیاتی هەر لایەنەشکە کە حکوومەت بڕیاری بۆ بدە گرنگترین بڕیارەوەیە دانیشن لەسەرەوەی چی لە پەروەردە بکەن چ بڕیارێک بدەن بۆەوەی تەعویزی و قوتابیانە بکەنەوە کەوا خوێندنیان دەڕۆیشتووە. بەڕاستی زۆر کاریگەریەکی سلبی دەبی لەسەر بواری خوێندن لەبەرەوەی کە هەموو شوێنە کرایتەوە بازار مۆڵەکە هەموو شوێنە ئەو قەبارغی لە هەموو شوێنەکەیە دەکرێت لە قوتابخانە و زانکۆکانیش بە هەمان شێوە خوێندن بەردەوام بێتن ئەو ئۆنلاینە چونکە سوودێکی ئەوتوی نابێ ڕاستەکەی من خەریدم بەڵام ئاخر ساڵی زانکۆم بە شێوەی ئۆنلاین خوێندم سوودێکی ئەوتۆم لێ نەدید وەکو ساڵەکان دیکەم نەبوو کە ئیستفادەی زۆری هەبوو. خەڵەکانی ئۆنلاین چین ئایا ئێمە ڕۆشنبیری بەکارهێنانی ئۆنلاینمان نییە خەتەکانمان نییە بۆ زانست و زانیاریان هۆکارەکان ژین پەروەردە نەکراوین لەسەم بابەتەیە؟ بەڕاستی ڕاستەمە هەردەم ینی لە ئۆنلاین و لە سوۆسیال میدیا بەکاردێنین بەڵام ڕۆشنبیریش ئۆتۆمانی دەربارەی ئەو سیستەمە چونکە سیستەمەکە نوێیە شتێکی جیاوازە ینی شێشەمان لۆ دروست دەکاتن بە تایبەتیش هەندێک قوتابی هەیە لە شوێنە دوورەکانن کە خەتی ئینتەرنێتیان دەست ناکەویتن ئەوە کێشەی گەورەی لە ئەو کەسانە ئەو کەسانی لە ناو شارن یان ئەوتە باری داراییان باش نییە ئەوانە ناتوانن وەکو پێی سوود لەو سیستەمە ببینن. چارەسەر چییە بۆی کە ئاستی زانستی قوتابی زیاتر لەوەی ئێستا دانەبەزێ بەڕای تۆ پێویستە چی بکرێت؟ ئایا وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە پێویستن بە بڕیاری بەپەلە هەیە؟ بەڵێ بڕیارە پەلەکە هەر ئەوەیە کە ئەو سیستەمی ئۆنلاینە نەمینێتن چونکە بەڕاستی ئیستفادەشی ئەوتوی لێ نابینین. بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی قوتابیان و خوێندکاران کە باسی خوێندنی ئۆنلاین و دابەزینی ئاستی زانستی ئەم ساڵیان کرد. دیارە بەشێکی زۆری ئەوانەی بە ئۆنلاین خوێندویانە وا باز دەکەن کە ئەوان هیچ سوودێکیان لە ئۆنلاین نەبینی و ئۆنلاینەکە دوانە خوێندنەکانی بەکەم و کوڕی بوو. من دەستمە لای ناوبڕەیەکی کورت دێمە خزمەتی و عزیز و خۆشەویست و گفتوگۆکانم لەگەڵ فێرخوازان و خوێندکاران بەردەوامی پێدەدەم. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتێ بێوە عزیز و خۆشەویست شاد بوومەوە. من هەر لە نێو ئاپۆڕای قوتابیانم و لە یەکێک لەو سمینارانم کە بابەتی تایبەت بە خوێندکاران و قوتابیان پێشکەش دەکرێت. من لەم هەوێ لێرە دووبارە لەگەڵ قوتابیان گفتوگۆی ئەوە بکەم تا چەند ئاستی زانستی قوتابیان و خوێندکاران دابەزیوە بەهۆی 2 ساڵی تقریبا ساڵێکی تەواوی کۆڕۆنا لە نێو ژیانمەوە پێویستە چارەسەرەکان چی بکرێت و بزانین قوتابیان تا چەند سوودیان لە خوێندنە ئۆنلاینەکان بینیوە. لەگەڵەوەم بەردەوام دەم ئێوەش بینەرمان 2 کۆرسە بە تەواوی خوێندکاران نەچوونەتە هۆڵەکانی خوێندن تا چەند ئەمە پێت وایە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت؟ بێگومان کاریگەری زۆر هەیە بەڕاستی زۆر کاریگەریەکی سلبی دەبی لەسەر بواری خوێندن. ناو دەرسەکەی بەمەی دەگو ئەوها ئیستیفادە لێ ناکەن دەبی پرسیار لە مامۆستای بکەن. بۆ خۆمان کۆمەلگایە چین ئەگەر تەشجیعیمان نەبیتن ئەوەمە سار دەبینەوە هەوڵدراوە تەنها بۆ دەرچوون ئێمە بین بۆ ئێرە نەکە فێر بین. ئەگەر داکوباب مەزبوط نەبی لەگەڵ منداڵەکەی لە دوی نەبی ئەو منداڵە ساڵێک بە پاش دەکەوی. هەندێک زار هەیە لەبەر لایانی مادی ناتانن کارتی ئینتەرنێتی بکڕن ینی ناتانن ئەتێندی ئەو کلاسی بن کە بە ئۆنلاین هەیە. 2 ساڵە بە جۆرێک لە جۆرەکانیان 2 کۆرسە دەتوانین بڵین خوێندن بە تەواوەتی نەکراوە تا چەند ئەمە کاریگەری بەسەر ئاستی زانستی خوێندکارانەوە هەبووە. طبعا هەڵبەتە کاریگەرێکی زۆری هەیە بەسەر خوێندکارانەوە ساردبوونەوە
من بۆ خۆمان کۆمەلگایە چین ئەگەر تەژیعیمان نەبیتن ئەگەر یعنی شتێکمان لە پشت نەبیتن ئەوە ئەمە سار دەبین و زوو ئینسحاب دەکەن لە سەر شتەکەی ئێستا دەبینین جۆرێک کە خوێندن هاتی دەڵێن ئۆنلاین یان نازانم ئەلکترۆنی ئەوە بەڕای من 1990 خوێندن چۆ دواوە ئاسی ڕۆشنبیری چۆ دواوە باشە بۆ یعنی تەڵەبەی ئێمە ناتوانێت چون لە خوێندنی ئۆنلاین ببینێ آخر ینی شارەزای بەکارهێنانی نییە بەڕاستی ئەوەی کە دەستە سەر خوێندنەکەی لە بۆ ئۆنلاین ئەوەندەی خەریکی برێن بابەت دەستەرەتایەکانە خەرچی خوێندنەکەی نییە دوای بۆ ڕۆشنبیریەکە ڕۆشنبیری تاچی کوردی یان عائیلەی کوردی سەقافەتی کوردی وانێ ینی ئللا ئەتوو دەبی ئەمام بە ینی بەرەوڕ ینی شتەکە بەردەستە لە پێشمان ڕوبەڕووبینجا معریفەکەمان باشە چارەسەر چییە ئایا بەڕای تۆ پێویستمان بە بڕیاری بەپەلە هەیە لە وەزارەتی خوێنی باڵا و پەروەردە بۆی کە دووبارە قوتابیان بگەڕێنەوە ناو کەمپس حتما بەس ئەگەر ینی وەزارەتێکی پەروەردەی حەقیقەی هەبیتن بەڵام بەداخۆ لێرە نییە سودێکی وای نەبە بۆ ئێمە بەس چکەن یەکەم ساڵمان بۆ پێشتریش هەڵسەنگانی وای بۆ نەکراوە بۆ قوتابیان پێویست بە پێشتر ئامادەکاری باشی بۆ بکرێ بۆ قوتابیان بۆ مامۆستایەکان سودێکی وامان لێ نەبینێ چەندێکت بە ئۆنلاین خوێندووە چەند کۆرسێک کردە باڵە کۆرسێک کردووە بەس ئاوا تاوا نەبڵێ ئیسفادێکی باشمان لێ نەکرد باشە پێم بڵێ تا چەند سووتان لە خوێندنی ئۆنلاین بینیوە تۆ تا چەند سوودێ لە خۆی یعنی ئەمە ئیتفادەمان لێ نەکردێت لەبەر ئەوەی مامۆستا بە خۆی لە ناو ڤیددیۆیەکەی بەمەی دەگوتەوە حالت تێناگەن دەبی پرسیار لە مامۆستای بکەنەوە لەبەر ئەوەی چەند مشکلەشمان هەبوو جار وا بە لە ناو دەرسێک کارە با بڕایە شتێکی هابووە یان ئینتەرنێت خاو بووە ئەو شتانە جاری گرفتی زۆر هەبووە ئیستفادەی زۆر کەممان لێ کردیە مامۆستا بەخۆی لە ناو دەرسەکەی پێی دەگوتنەوە ئیسفادە لە ناو دەرسەکەی بەمەی دەگوت ئەوها ئیستفادە لێ ناکەن دەبی پرسیار لە مامۆستای بکەن داواکاریتان چیە پێویستە چیتان بۆ بکرێت وڵاهی داواکاریمان ئەوە پێویستە بە زووترین کات بکرێتەوە بەڵێ لە قوتابخانەیان مەزبوطی لە داوامکردن تێگەشتن لەگەڵ مامۆستا پرسیارکرد لە مامۆستا دەورێکی باشەیە لە بۆ تێگەشتن لە قوتابی مامۆستا باشترە دەرفەتان نەبوو پرسیارکردن نەخێر دەرفەتیان جواب منادرێتەوە یان پرسیارکردنەکە هانیە ئینتەرنێتی خاو ئەم ساڵ بەشێکی زۆری خوێندنی قوتابیان دەستیان دەرچوویتر بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تا چەند پێت وایە ئەمە کاریگەری لەسەر ئاستی زانستی خوێندکاران و قوتابیان دەبێت دەستان خۆش بێ سەرەتا بەخێرن سپاسان دەکەم کە ئێوە لێرە وجودتان هەیە حزورتان هەیە ئەمەش گرنگیدانی کەناڵەکەتانە بەم بابەتانە سەبارە بە پرسیارەکەی جەنابێت کە ئایا ئەم شێوازی خوێندنی ئێستا چۆنە خۆ قوتابیان چۆن سوودی لێبینن بە دڵنیاییەوە کۆمەڵێک کێشە و ئاریشەی کە هەبوو بە تایبەتی لەگەڵ سەرهەڵدانی پەتای کۆرۆنا کە بینیمان قوتابخانەکان بەداخەوە داخران یاخود زانکۆکان داخران شێوازەکان یاخود ئەو سیستەمە بووە سیستەمێکی ئۆنلاین ئەوەی کە من مەبەستمە لێرە بیرم سیستەمی ئۆنلاین بەداخەوە لە کوردستان تا ئێستا نەیتوانێت ئەو ئاماژەکە خۆی هەیەی بیپێکرد لەبەر ئەوەی بە کولتوری ئێمە بە کەڵچەری ئێمە زۆر ئاشنانە ئەمە بینین ئەگەر باز لە سیستەمی جیهانی بکەین بۆ خوێندن بەڵێ بۆ ئەوان شتێکی باشە سوودێکی زۆریان بینیوە لەبەرەوەی زۆربەی دەوراتەکانیشان کەنانەت بۆ شوێ بەڵام بۆ کوردستان ئەتوانم بڵێم تا ئێستا سوودێکی وای نەبووە بۆیە قوتابی ناتوانێت ئەو شێوازە خوێندنی کە خۆی ئەوێت لەوێدا ممارسەی تەواوی بکە شێوازێ بەردەوام بێ کاریگەری بەسەر ئاستی زانستیە بێ واتە قوتابیە کە ئێستا لە قۆناغی دووەمە و خەریکە قۆناغی دووەمی زانکۆ تەواوەکە بەڵام هیچی واوەکو خۆیان باسیەکەن پێش تۆ دواندم بڵێ هیچی وا فێر نەبووین کاریگەری خراپ لە داهاتوو بەسەر ئاستی زانستی بەجێ دەڵێ بەڵێ بێگومان کاریگەری خراپی ئەبێ بەڵام هێشتا ئەمە نییە بڵێن ئەم دەرگایە داخراوە ئیتر ناکرێتەوە ئەکرێ ئێمەش خۆمانی لەگەڵ ڕابێنین جیهانگەرایەکی زۆر باششە لەوانەی هەنابێ دیونە خراپەکەی ببینین ئەگەر ئاوا بەن شێوازە بڕوە لەبەرەوەی کۆمەڵی کێشەی هەیە قوتابی کێشەی خەتی هەیە کێشەی ئامادەبوونی لە کلاسڕوومەکان هەیە کۆمەڵی کێشەی تری هەیە ئەگەر بێت و ئەم کێشانە چارەسەر نەکرێت بە دڵنیاییەوە کاریگەری خراپی دەبێت چارەسەر چییە و پێویستە چارەسەرەکان چی بن ئایا خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە پێویستی بە چارەسەری بەپەلە هەیە سەبارەت بە کێشەی خوێندن حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی وەزارەتی خوێندنی باڵا پەروەردە بە شێوەیەکی تایبەتر دەبێت زیاتر دیراسی ئەم بابەتە بکەن کە چۆن بێت و ئەم ئۆنلاینە دەکەنە سیستەماتیک بە تایبەتی لە
قوتابیانی پۆلی یەکی بنەڕەتیەوە ئەبیانتوان دەست پێ بکەوان زۆر بەکارهێنانەکەیت چارەسەر هەیە چۆن تۆ ئەو بخەتە ئەم بوارە ئەنتەرنێتە ئەم بوارە نێتوەرکینگە ئەتوانی بەکاربێنین پێویستە استیشاری زیاتر بکرێت بە پسپۆران لەم بابەتە بۆیە بتوانن چارەسەری دروست بدۆستن. دوو کۆرسە بە تەواوی خوێندکاران نەچوونەتە هۆڵەکانی خوێندن تاچەند ئەمە پێت وایە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت. بێگومان کاریگەری زۆر هەیە بەڕاستی زۆر کاریگەریەکی سلبی دەبی لەسەر بواری خوێندن. ناو دەرسەکەی بەمەی دەگۆ ئەوها ئیستفادە لێ ناکەن دەبی پرسیار لە مامۆستای بکەن. بۆ خۆمان کۆمەلگایە چین ئەگەر تەژیعیمان نەبیتن ئەوە ئەمە سار دەبینەوە. هەوڵدراوە تەنها بۆ دەرچوون ئێمە بین بۆ ئێرە نەک کە فێر بین. ئەگەر داکوباب مەزبوط نەبی لەگەل منداڵەکەی لە دوی نەبی ئەو منداڵە ساڵێک بە پاش دەکەوی. هەندێک زار هەیە لە بەلایانی مادی ناتانن کارتی ئینتەرنێتی بکڕن ینی ناتانن ئەتێندی ئەو کلاسی بن کە بە ئۆنلاین هەیە. دوو ساڵە بە جۆرێک لە جۆرەکان قوتابخانە تەواو نابیان بتوانین بڵێن دوو کۆرسە بە تەواوی خوێندکاران نەچوونەتە هۆڵەکانی خوێندن تاچەند ئەمە پێت وایە کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت. خوێندن بناغی هەموو پێشکەوتنێکە لە هەموو وڵاتێک لە هەموو چاخێک وەستانی خوێندن بەواتای وەستانی گەشە سەندنی ئەو وڵاتە دێت لە ڕووی عەقل و ماریفەوە پێشکەوتنی هەموو وڵاتێکیش بەندە بەو بابەتەوە. یعنی ئێستا کە قوتابخانە وەستاوە دەتوانین بڵێن پێشکەوتن وەستاوە؟ حتمما ئەمە دەبێت تەماشاکەین بزانی چ جیلێک لە قوتابخانەیە حتمما ئەوانە جیلی نوێنە ئەمە گەر جیلە نوێەکان پەروەردە نەکەین و فێری زانستیان نەکەین کەواتە چ جیلێک فێر بکەین. بەشێک لەم خوێندنیان کردووە بە ئۆنلاین تا چەند قوتابی ئێمە دەتوانێت سوود لە خوێندنی ئۆنلاین ببینێت. ناتوانێت سوود لە خوێندنی ئۆنلاین ببینێت چونکە ئەوە تا بەڕێژە ئەویش دەگۆڕێ ئەم ناتوانم تاو پۆلێنی بکەم دەربارەی بابەتە لەوانەیە لە زانکۆ ئەهلیەکان ئەوانەی کە قوتابی دەوڵەمەندیان تێدایە بتوانن سوود لە خوێندنی ئۆنلاین وەگرن بەڵام بۆ خەڵکی ئەوام کە لە گەڕەکە هەژارەکانی هەولێردانا و منداڵی فەقیر ناتوانێت سوود لێ ببینێ و ئەمە وێنایەکی گشتی تیرمان هەیە لەو بابەتە کە ئەویش عێراق وڵاتێکی دواکەوتووە لە ڕووی ینی تەکنەلۆژیا و خوێندنی ئۆنلاین و باوەتە ئەوەی بەتەواوی جیاوازە کە تەڵەبە بە فیزیک لە پۆلبی یاخودەوە بە ئۆنلاین لە پۆلبی. ڕۆشنبیری بەکارهێنانی ئەلکترۆنی لای ئێمە لەلایەن قوتابیان چەسپاوە بەڕای تۆ؟ گەر هەش بێ ئەو ڕۆشنبیریە تەنیە کە بیوێ فێر بێت لە ڕێگەی ئۆنلاینەوە. چارەسەر چییە بۆی کە ئاستی زانستی زیاتر لەوەی ئێستا دانەپەزێت؟ لە ڕووی چێوە لە ڕووی پەروەردەوە حکوومەت لە ڕووی گشتیەوە حکوومەت پێویستە چ بڕیارێ بدا وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئایا پێویستیان بە بڕیاری بەپەلە هەیە بۆی چارەسەریم کێشەیە بکەن؟ حتمما چکە ئێستامە تەماشا وڵاتانی ئەوروپا بکەین دەبینن گرنجشی ئۆتۆی زۆریان بە خوێندن داوە تەنانەت کۆڕۆنا هەلێ مۆزوعە دەربارەی خوێندن چکە ئێستامە تەماشا بکەین تەماشا زانکۆ ئەهلیەکان بکەین خوێندن کرایتەوە سیمینارێکی ئەو هادەکرێت بە دەیان هەزار کەس دێن خردەبنەوە بۆ شێوەیە لە پۆل خرنابنەوە ینی ئەوەندەیە من لێ جمڕاگرت خودی دکتۆرزانەش جەختی لەسەرەوە کردەوە کە ئەوەی کە ئێستا پێویستە لێر بکرێت زیاتر پێویستە قوتابخانە بکرێتەوە ناو سیمیناری لەو شەوەیە خود بازار مۆڵ هەشتێک ئاهەنگ بەناویەوە ڕۆژی ئاڵەوشتان کۆناغی سەی ئاداب ئینگلیزیمە یەک بەخۆم زۆر معانات هەیە کە تەڵەبەکانی برادرم زۆر ئەو معاناتیان هەیە لۆ نمونە هەندێک زار هەیە لە بەلایانی مادی ناتانن کارتی ئینتەرنێتی بکڕن باشە یعنی ناتانن ئەتێندی ئەو کلاسی بن کە بە ئۆنلاین هەیە و زۆر زاریش هەیە لە ئوسلوبی مامۆستایەکەی تێناگەیان ئەگە مامۆستا لە کلاسی لەگەڕوی بەداتاشۆی بلۆت شەڕحکە جوانتر تێدەگەی ئەکید بەس نییە یعنی زۆر جار هەیە تەڵەبە زۆر کێشەی لە دروست دەبێت. ئۆنلاینەکان وانەکانتان لە ئۆنلاین باش شێوەیەکی مەزبوط بووە تا مامۆستایەکە مەزبوون کاتەکان دیاری کرابوو؟ بەڵێ لەو ئەولایانی زۆر باش بوون بەڵام کە تەڵەبە تێنەگە ئیسیفادەی چییە؟ باش ئێستا کە چوونەتەوە خوێندنەوە تا چەند ڕۆژێکە خوێندنتان دەستی پێ کردوتەوە دوو ڕۆژە مامۆستاکان هەمان بابەت دووبارەکەنەوە یان ئەم بابەتانی ئۆنلاین لەسەرتان حسابە؟ ئیمە سێ دەرسمان بوتە دەتانی بچینە ناو کامپس ئەوانی کە هەمووی ئۆنلاینە بەڵام ئەو سێ دەرسە الحەمدولە زۆر باشە و دەشتێنەوەی کامپس دەکەی بە تەواوەتی؟ بەڵێ ئەکی لەبەر خۆشم نا لەبەر تەڵەبەکانی داخلی و تەڵەبەکانی کەش. دەستان خۆش بێ ئێوە هەڵساون بێگومان بەم سیمینارە جوانە یانم کۆبوونەوەی جوانەی قوتابیان و دکتۆر زانە پێم بڵێ لە چۆن هەستان کرد کە قوتابیان پێویستیان بۆ یەگەر تەڵام پێویستیان بۆیە ئاوا زۆر کۆبوونەوە ئەم هەستەتان لە چی بۆ دروست بوو؟ پێششی زۆر سپاس من خاوەن کتێبخانەی ئاشتیم لە هەولێر کە لقی دووە ماوە چ ڕۆژە کراوەتەوە هەستم کرد هەولێر لەو بوارە زۆر
گرفتی هەبوو ئەوە بوو کە کتێبخانەکەمان دانا لقی دووەم تا ئەمڕۆ کە قسە لەگە بەڕێستان دەکەم زیاتر لە 30 کۆڕ و سیمینارمان بۆ زۆرترین کەسایەتی هەولێر و سلێمانی و شارەکانیتر ئەنجامدا هەر یەکەو لە بواری جیای خۆی بۆ ئەوی بتوانین سوود بگەێنین بەوانەی کە پێویستە پێم بڵێ یعنی فعلەن هەستان کرد ئێستا نوقسانێک هەیە لەو بوارەیە بەڵێ ئەسمان کرد چکە لەبەرەوەی لەو شارەی من تەنیا و تەنیا ئەوەی کە دەفرۆشا کتێب فرۆش بوون ئێمە حەزمان کرد کتێب خوێنەرەکان نزیک بکەینەوە لەگەر نووسەرەکان لەگەر ئەوانە سپیکەرن هەرێکە و لە بواری خۆی لێکیان نزیکەنەوە تا لێک تێک بگەن هەتا لێک تێگەیشتن لە نێوان دروستبی هەتا ئەو کەسە کە سپیکەرە ڕاهێنەرە ئەوەی پێیتی بگەێنێ بەو قوتابیەی بەو ئەوەی کە ئامانزیتی بۆ ئێمەش کە وەکو خاوەن کتێبخانە کە بڕیارماندا لەگەر دکتۆر زانا کە ڕێککەوتین کە لە شاری هەولێر سیمینارێکی بۆ ئەنجام دەین بەو بابەتێکەوە ئەمڕۆ هەری بژاردیە کە لە هۆڵی میدیا سوپاس بۆ خوا دەبینین کە زۆرترین خەڵک ئامادە بووە بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی قوتابیان و فێرخوازان کە لێراوان ماندووان دیارە بەشێکی زۆری پێیان وایە ئاستی زانستی خوێندکاران بە تەواوەتی دابەزیوە بەهۆی لە دەستچوونی دوو کۆرسی تەواو بەهۆی ڤایرۆسەکانی کۆڕۆنا و بڕیارەکانی حکوومەت هێرێمی کوردستان و بەشێک لەو قوتابیانەی کە بەشداریان لە خوێندنی ئۆنلاین کردووە باسیەوە دەکەن کە خوێندنی ئۆنلاین هیچ سوودێکی بۆ ئەوان نەبوو بەو پێی کە پێشتر معلومات و زانیاریان پێنەدراوە لەسەر چۆنێتی بەکارهێنانی خوێندنەکان لە پرۆسەی ئۆنلایندا بەڵێوان داوایکردنەوەی قوتابخانەکان دەکەن بە زووترین کات ئەڵقەی ئەمجاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردم بۆ هیوای ببێتە جێگای ڕەزامەندیەوەی عەزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن